کاریگەرەکانەوەیە کە چەندین کۆمپانیا هەیە لە تورکیادا یعنی کەم تا زۆر زەرەریان لێکەوێ بەڵام ئەم زەرەرە ئاشکرای ناکەن بۆ ڕایگەشتی بۆ ئەوەی کە مایەپوچی خۆیان بە ڕایگەشتی نەڵێن بەڵام بە تەئکیدی ئەم شتە کاریگەری هەیە ئەگەر بە 250 بێت ئێمە ئەتوانین زەرەر لە کۆمپانیایەکی تورکی بێت بەڵام ئەو کۆمپانیا ڕکەبەرەکانی ئەتوانن بەدیلی شتە تورکیەکان شتەکان ینی با بڵێن بەدیلی تورکیەکان بخەنە بازار ئەو جۆرە شتانەی لە تورکیاوەیە من بەڕای من وەکو تاکێک بەڕای من حیسی قەی لەسەر نییە هەنی ئەو شتانە هەستەکەم یعنی تۆ با بڵێن لە کوردستانە ڕێژێکی زۆر لە ژێرپەنجە هەیە ینی بەراورد بە وڵاتانی کە ئەمەژە گەڕێتەوە بۆ خواردنی پیس هەین بەڕای من چی شتی پیسوینەیە دەرخوادی ئەم کوردە داماوەیە یعنی من یعنی بە تەحاداوە ئەم قسەیەکەم یعنی ئەو شتا هەیە یعنی دیارە لەکێ شتەکە من تۆ هەمومان نەزانین کە حکوومەتی خۆمانە یعنی با هاوڵاتیش با بڵێن هەمووی بایکۆتکە بەڵام کە تۆ حکوومەت لە ڕێی سنوورەکانەوە ڕێی بە تورکیایە کە شتەکان هێنا ناو هەرێمەوە بە تاکید یعنی ئەمە هاوڵاتیش پشتی سار دەبێت داواکاری منەوەیە کە شتێک بوو ئێتە هەر شتێک بێ ئاياتر کاڵای تورکیانە شتێکی تر باش دەکە سەرتاسەری بێ لەگەڵ سەرتاسەری با بەردەوامی هەبێت قسەیتیانە من هەچ کاتێ بەدیلم هەبوو ئەگەر بەدیلەکە لە 150 باش نەبوو لە 150 باش نەبوو ئەگەر تووشیەک ئێرانیەک هەز وڵاتێک لە 100 بوو هیچ کوردێکی خۆم لە 150 بوو ئامادەم بەدیلی بێ باوکە کارەکان بوو بژێننەوە ئەو بۆ بەرپرسانیە ماچن لە باشین مارکەکانی تورکی و وڵاتانی ترەوە جلوبەرگێنن با هەمان کارگە بێنە سلێمانی و بێنە هەولێرەوە چەند گەنجێکی بێئیشوکار بێن لە کارەکە ئیشکەن هەم ئەوان ئیسفادەیەەکەن هەمان سوورێگەیەن بە خەڵک لە هەمان کاتێ خەڵکیش ئامادەیە ئەو کاتە بایکۆت ئەو کاتە کە من بۆنێ بەدیلی ئەمە هەبوو بەڵێ بە هیچ جۆرە ئەگەر کاڵای تووشین بنێ بە بەلاشی بڵێن بەس لەبەریکە لەبەر ڕێزی خۆ لەبەر شخصیەتی خۆم و وڵاتەکەم بەکاری نایەن بەڵێ من دەستم کردووە بە دەستپێکردنی بایکۆت لە کاڵا تورکیەکانەوە سەرەتا لە خواردنەوە دەستم پێ کردووە بۆی کە ئێمە بیسەلمێنین کە هەرچ کەسێ زیانێکی هەبێ بۆ میلەتەکەمان بۆ یا بۆ وڵاتەکەمان بتوانین ئێمە ڕەتفعلێکمان هەبێ بووی و هەروەها ئەوشانی کە ئێستا زۆر دڵخۆشم کە بەکاری ناهێنم چکە ئەزانم کە پێشتر غەڵەتێکم کردو بەکاریم هێناوە دەبێت کە بەدیلمان هەیە بۆ ئەوە بەڵام ئێستا وەکو ئەم بایکۆتەکە کراوە توانیمان پشت بەستین بە شتەکانی خۆمان وای لە کردو دەرگای کراوەتەوە بۆ کەسانی کە خۆیان کاڵایان هەیە بۆ نمونە هەندێک کەس هەبوون کە ئەچون یەکسەر نیشتی حەزریان بەکارێناوە وەکو جلوبەرگەکان بەڵام ئێستا ئەبینم چەند کارگەیەکی تازە دەستیان پێ کردووە بە جلوبەرگ دروستکردن وەرەوە خواردنە خۆماڵەکانی خۆمانەوە لە هاتو پشتگوێ ئەخرا دەبێت کە خواردنی دەرەوە بەکارهێنرا بەڵام ئێستا بە خۆشحاڵی و خواردنەکانمان هەستەکەم کە سەرفیاتی هەیە ئێستا زۆربەش دوکانەکانیش کە ئەچین کە ئەڵێن کاڵای تورکیتان هەیە نا ئەڵێن نیمانە بە خۆشحاڵیەوە مشتەکانیان لێ ئەکڕین